بەنای خۆی بەخشنەی میرەبان سڵاوتان لێبێ خۆشەویستان. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چەند ڕۆژێک لەمەوبەر پێک هات. ئەمانەوەی بەنامەیەم جارەمان تایبەتکەن بەوەی تا چەند هاوڵاتیان گەشتبینن بەم کابینەی حکوومەتی هەرێم. ئایا گرنگی بە چ بوارێک لەو بوارانە بدرێت کە لە کارنامەی حکوومەتی هەرێمە باسی لێوە کراوە. ئەمانە و چەند پرسیارێک لە هاوڵاتیانەکەین لەسەر کابینەی تازەی حکوومەتی هەرێم ێوەش دەگەمانە بن. تا چەند ئومێدت هەیە ئەم کابینەی حکوومەتی هەرێم جیاوازتر لەوانی تر بێ بۆ خزمەتکردی هاوڵات؟ هیچ ئومێدێکم پێی نییە. هیوادارم قسەکان ئەم جارە کردەوە بێ قسە لێ بێت لە مناڵیمەوە تا یاسار وعدە بیستم. هەلی کار ڕەنگە بۆ 22 کەس ڕەخسێنرابێک ئەوانی بوون بە وەزیر. تۆ خۆی تاقیق لۆ بامیش بێ خۆی تاقی کاتۆ بزانینە میژە بێ بەچی. تا چەند گەشتبینی بە حکوومەتی تازەی هەرێمی کوردستان؟ گەشتبین نیم بە حکوومەتی تازەی هەرێمی کوردستان. طبعا ئەمە کابینەی نوێ هەمە گەشتبین نیم پێی لەبەرەوەی ئەم حکوومەتە حکوومەتێکی حیزبیە لەلایەن حیزبۆ دانراوە و بەڕێکەوتنی حیزبی بووە بە سیستەم کراو نییە. ئێمە ئەزای نەبێ حکوومەت بە سیستەم کرێت حکوومەتێکی دامەزراو بێت ئەو کەسانی کە لەوێ ئیشەکەن لە ڕێگەی CV لە ڕێگەی جۆرێ لە جۆرەکانی باوڵین کەسی شیاو بۆ شوێنی شیاو بێت. ئەم کەسانی کە لەم حکوومەتدانراون کەسەکان شیاو نین بۆ شوێنی شیاو لە هەموو خەڵکمانەیە فیزیای تاو کردووە لە کۆمەڵایەتیە خەڵکمان وەزیری کۆمەڵایەتیە خەڵکمانەیە پێشمەرگەی وەزیری ڕۆشنبیریە خەڵکمانەیە شەریعی تاو کردو وەزیری لایەنێکی ترە. ئەمە پێی ناگوترێ حکوومەتێکی بە سیستەم کرا حکوومەتێ بە CV بێت ئەبێ بە سیستەم بێت. لە ڕابردووە لە 92 بەدواوە کە کاگنوشیروان بانگەشەی دروستکردنی حکوومەتی کرد داوای لە حکوومەتی بە سیستەم کراوی کرد. ئەو کات داوای کرد کە لە 150 حکوومەت لە دەست حیزب بێت لە 150 تری بە CV بێت. بەڵام بەداخەوە ئێستا ئەم حکوومەتی کە هەیە هەمان دەوری حکوومەتی 50 بینێت بە CV دانراوە بە ڕێکەوتنی حیزبی دانراوە. لەبەرەوە هیچ ئەمە لێ هیچ هیوایەک لەسەرم حکوومەتە ناچنم من. لە هەموو وڵاتان هەمیشە حیزبەکان کە ئیبەنەوە لە هەڵبژاردن حکوومەت دروستەکەن بووە بێ حکوومەتەکانی ئێمە جیاوازتر بێ لە ئەوانی دیکە. لە وڵاتان ڕاستە حیزب حکوومەت دروستەکات بەڵام با بڵێن کادری حیزبی دێنە ناو حکوومەتەوە بەڵام کادرەکان کادری جۆرە کادرێکن کە بە CV دێن کەسانی پەیوەزار بە ئیشی پەیوەزارەوە دێن. کابرایەکی بۆ نمونە ناوبازار نیان بیکەن بۆ زیری شوێنێک کابرایەکی بۆ نمونە دکتۆرێک نیان بیکەن بۆ زیری پێشمەرگە یا وەزیری سەربازی. هەر کەسە بە CV خۆی بۆ شوێنی خۆی ئەبەن. بەڵام ئەم حکوومەتی کە ئێستا هەیە هیچی پەیوەست نییە بۆ وەزارەتەکەی خۆیەوە. ئەمە ژواکات کە ئەو کەسانە سەرکەوتوو نەبن وە لە هەمان کاتە ئەو کەسانی کە دانراون لەژێر ئەمر و لەژێر ئاراستەکردنی حیزب کارەکانیانەکەن. پێ دوایە هەلی کار بۆ گەنجان لە 4 ساڵی داهاتوە بەروکیەوە ڕات. ئایا هەلی کار بۆ گەنجە ڕەخستێ وەکو ئەوەی لە هەندێ لە حیزبەکان لە کاتی هەڵبژاردن بانگەشەیان بۆ کرد یاخود نەخێر هەر وەکو جارەکانی پێشوو هەلی کار بۆ گەنجان زۆر کەمە بێتەوە. بۆ پێی کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکە پەیوەست نییە بە دەوڵەتێکی کوردیەوە بەڵکو پەیوەستە بە دەوڵەتی عێراقی و حکوومەتی فیدرالیە و بودجەی لەسەر حکوومەتی عێراقیە بودجەی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان با بڵێن دابینکراو نییە وەکو پێویست. ئەو بودجێشی کە هەیە کە لە نەوت و لەو شتانەیە ئەبرێت پارەکەی چێتە گیرفانی حیزبەوە. بەڵام ئەوەی کە لە حکوومەتی عێراقی و پێی نەدرێت بودجەی نییە پارەی نییە چەند ساڵی ڕابردوویەمەوەمان بینی لەبەرەوە ئەبێت گەنج بە تەمای هەلی کار نەبێت و لە هەمان کاتە ئەبێت موچەخۆر هەموو کاتێک چاوەڕێەوە کات کە ساڵی داهاتوو بودجەی عێراقی پەسەند کرا لەسەر ئەو بودجەیە پاری بۆ دابین کرێ. لەبەرەوە من بە گەنجان ئەڵێم چاوەڕێی چاکسازی ناو حکوومەتە نەبن چاوەڕێ ئەو سێ بنە مافکرێ نەبن کە کاگنوشیروان هەمیشە قسەی لەسەرکرد چاکسازی ڕێکسازی پاکسازی ئەمە سێ بنە مافکری بوون کاگنوشیروان بەردەوامیشی لەسەرکرد. ئەبێ ئێمە چاوەڕێ نەبین لەبەروی بودجەی ئێمە لە عێراقەوە دێت بودجەش کە لە عێراقەوە هات کە پێویست بە حکوومەتی عێراقیەوە ئەبێ ئێمە چاوەڕێ ئەوان بین کە وەکو سەدەقە ترسمان هەبێ لەوەی کە ئەزانی چۆن ئەو بودجەی کە لە حکوومەتی عێراقیەوە دێ وەکو سەدەقە پێدایات لەبەرەوەی جۆرە مامەڵەکردنێکی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراقیە مامەڵەیەکی ڕاست و ڕەوانیە مامەڵەیەکە جۆرێ لە بازرگانی و جۆرێ لە ساختەچێتی پێوە دیارە.
سەرۆگۆزیرانی نوێ خوێندیەوە کە زۆر دژایەتی گەندەڵیە کات دەست لە هیچ کەسێکی ناپارێزێ باوەڕت بەمە هەیە جێبەجێ بکەیت والله زۆر قسەلەوە کراوە یعنی گەرم ئێستا بڵێم باوەڕم بەوەیە باوەڕم پێینە لەبەروی زۆر قسە کراوە بەڵام هیوام وایە وابێ هیوام وایە قسەکانی ئەو بەو جۆرە بێت کە باسیەکات ئەو کاتە لە ناخی دڵەوە پشگیریەکەین وەڵێن دەست بخۆر و هەچێک ینی گەژمین نیت بەس پێت خۆشە کەوا دەچێت هیوام وایە وابێ ینی ئێمە هەموو گەنج لەم وڵاتایەتی چیمانێت تەنها ئیشێکی باش ژیانێکی باش ئارامێکی باش ینی ئەوە بەڕای تۆ لەم کابینە تازەیە گرنگی بە چ بابەتێک زیاتر بدرێ کە جیاواز بێ لەوانیت وڵی ئەمنەی من هین بێت گرنگی بە تایبەت گرنگی بدێ بە بواری دۆزینەوەی کار بۆ گەنج ئەمە زۆر گرنگە بەڵێ هەلی کارچکە تیرەکەی یعنی کەت بە پێی پێویست چۆن بڵێ ئەو کاری دەرناکەت کە خۆی ئێوێ ئەمە لە ئێستا پێویستترین شتە بۆ هەرێ بەڕای من زۆر پێویستە ئەیترەوە شتی کەش وەلەو زۆر پێویستە بەڵام لەوەیە ئەگەر خەڵک هەلی کاری هەبێت یعنی ئەتوانێت شتی باشتر بکات یعنی بەشانە لە ژیانی ڕای تۆ ئەم کابینە تازای حکوومەتی هەرێم تا چەند گەشتبینیت کە بتوانێت خزمەتی هاوڵاتی بە یەکش دەتوانێت خزمەتی هاوڵاتی هەمکە ئەویشەوەیە نەود ڕادستی عراقکە پابندی بڕیارەکانی عراق بێ لەبەرەوەی دوای ئەنجامدانی ڕفراندۆمەکەی 25 نوێی 2007 شتێک نەماوە بەناوی حکوومەتی هەرێم ئەگەر پابندی بڕیارەکانی عراق بێ دەتوانێت موچەی فەرمانبەران بە وەک شوێنێک بۆ دابشکردنی موچەکە ئەجینا هیچ بوونێکی نەماوە چونکە پێت باشە لەناو ئەو کارنامەی کە باس کرا گرنگی بە چ بابەتێکی زیاتر بدرێ لەم 4 ساڵی داات وڵا گرنگی یەکەم شت بەوە بن موچەکانی خۆیان کەم بکەنەوە موچەی بەرپرسەکان خۆیان بەڵێ چونکە هەر بۆم بە دەست بەکاربوونیان سەلماندیان کە ئامانجیان خزمەتکردن نییە هەر لە دانیشتەکەی پەرلەمان ڕایگەیان دوای کۆبوونەوەکە خواردنێکی خۆش ئامادەکراوە بۆ سەرجەم وەزیرەکان و پەرلەمانتاران لە بریەوەی بڕیار بن کەی موچەی مانگی چواری فەرمانبەران دابەشەکرێت تا چەند هەلی کار بۆ گەنج پێویستە لەم 4 ساڵی داهاتوە بڕەخسێنێت وڵایی هەلی کار ڕەنگە بۆ 22 کەس ڕەخسێنرابێت کە ئەوانی بوون بە وەزیر ئەزینا بۆ خەڵکی تر تەسەوڕ ناکەم بۆچی ئەمەندە بە بێئومێدیەوە سەیری ئەم کابینەیەکەی ئەزانی هەر لە سەرتاوە دیارە کە بێوێ مەرجەکانی عراق جێبەجێ نەکا نەوت ڕادستی عراق نەکا بودجەیەکی گەورە وەرنەگرێت چونکە ئەو بودجەیە بێ بیدا بە خەڵک ئەگە بێوێ خزمەتی خەڵکە ئەبێ ئەو بودجێ عراق پێی ڕازی بێ کە مانگی تریلیۆنێک دینارەکە بەڵام ئەو ئێوێ ئەگە 500 ملیار دیناریشی دەستکەوێ بەڵام بۆ خۆی نەوتەکە فڕۆشێ بۆی دەرفەتێکی زیاتری هەیە بۆی بیتزێ وڵی تۆ پرسیار لەم نەگەی تا چەند گەشتبینی بەس ئەکرێ من بڵێم ئایا تۆ خۆت گەشتبینی من پرسیارەکەم سەرەتا لە تۆ کرد دەبەرەوە منیش ئەو پرسیارە لە تۆکەم و کەسەیە گەشتبین بێ بۆ گەشتبینیت بەڵام ئەو کارنامەی کە باس کرا کۆمەڵێک بابەتی زۆر جوانی تیا بوو کاگەر گرنگی پێ بدرێت فعلەن ئیشێکی زۆر باشە و کابینەیەکە کە جیاوازترە بێ لەوانی لە مناڵیەوە عەد وەرەگرم من هەرو قسە بۆ تەواو هیوادارم قسەکە جێ خۆی بگرێن جارە پێ دوای ئەمانەی کەوترا ئەم کارنامەیە وەکو خۆی جێبەجێ ناکرێت من نازانمەوە سیاسەکان نەزان ناتوانم لەباتی ئەوان قەرار بم بەڵام ئەوە ناڵێم هیوادارم قسەکان ئەم جارە کردەوە بێ قسە لێ بێت چکە لە مناڵیمەوە تا یاسار وعدە بیسم ئەگەر جێبەجێ بکرێت پێت باشە لەناو ئەو کۆی ئەو بابەتانی کە لە ئێستاە بۆ هاوڵاتی پێویستە گرنگی بە چ بابەتێک بدرێ زیاتر لەم 4 ساڵی داات ئەوەی کە باس کراوە بە حساب گرنگی درراوە بە هەموو شتێک حیزبەکان لەباتی هەمووان قەراریان ناوە چی لە مەسەلە گۆڕاگەر من بڵم هیوادارم ئەوە بکرێت چکە لە باتی من قەرار درراوە هیوادارم ئەوەی کە لە باتی من قەرار درراوە ئەوانە جێبەجێ بکەن ئەوانی کە خۆیان وتیانە جێبەجێ بکەن تر پێ دوایە خۆی چی هەیە بە من بڵێ تۆ پێویست پێداویستی چیت هەیە کەس دەنگەکەت دەنگەکەم دەنگم ماوە بەوەی کە خۆم باوەڕم پێوێتی بەوەی کە پەسەند بووە لام بەڵام مەرجلیە ئەوەی کە من ئەو لیستەی کە من دەنگم پێیاوە بەدڵی من کاندیدی ناردبێ یا بەدڵی من پێڕە و پرۆگرامی 4 ساڵی حکوومەتی دانابێت تا چەند ئومێدت هەیە ئەم کابینەی حکوومەتی هەرێم جیاوازتر لەوانی تر بێ بۆ خزمەتکردی هاوڵاتی
هیچ ئومێدێکم پێی نییە. هیوادارم قسەکان ئەم جارە کردەوە بێ قسە لێ بێ چکە لە مناڵیمەوە تا ئێسار وعدە بیسم. هەلی کار ڕەنگە بۆ 22 کەس ڕەخسێنرابێت کە ئەوانی بوون بە وەزیر. یا تۆ خۆی تاقی کردوتە بامیش بێ خۆی تاقی کاتۆ بزای نەمیژە بێ بچی. تا چەند ئومێدت هەیە ئەم کابینەی حکوومەتی هەرێم جیاوازتر لەوانی تر بێ بۆ خزمەتکردی هاوڵاتی؟ هیچ ئومێدێکم پێی نییە. لەبەرەوەی لە ڕابردووە هیچ شتێکی باشیان نەکردووە، چونکە ئەگەر بوو شتێکی باشیان کردو هەر کەسێک لە ڕووی سیاسی لە ڕووی فکری سیاسی لە ڕووی ڕەخنەیوە لە ڕووی ئومێدەوە لە ڕووی ئەخلاقیوە نەقسی هەیە. لەبەر کۆمەڵەشت یەکەم ئەو حکوومەتەی دروست بۆ حکوومەتێکی سوخرەکێشی مخابەراتی چەتەیی سی خوڕیە. ئومێدت نییە ئەم جیاوازتر بێ لەوانی دیکە؟ نا. باشە. ئەگەر بێت و کابینەکە باوا دابنین باشتر بۆ لەوانی دیکە باشتر ئەبێ لەوانی دیکە گرنگی بە چ بوارێک بدرێ لە ئێستاە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان زەرورە. من ئومێدیچیان لێ ناکەم چونکە تۆ کاتێک کە ڕەخنە ئەگریا خودت داواکاری لە کەسێکەکەی لەلایەنێکی لە دەستگای و دامەزراوەیەکەی کە ئومێدت پێ بێ من هیچ ئومێدێکم پیان نییە بۆ پێشنیاری شیان بۆی ناکەم. بۆچی گەیشتۆتە ڕادەیەک کە ئیتر قەت بە چاوی خێرەوە سەیری ئەوە ناکەی حکوومەت چاک بێت ینی چی هۆکار بۆ بۆی ئەم هەموو ناومێدیە؟ ینی شتەکە پەیوەندی بە خێر و شەڕەوە نییە لێرە سیستەمێک نییە دەستگا و دامەزراوەیەک نییەوە لە پشتی ئەوەوە کۆمەڵێ کەسی بازرگان و کۆمەڵێ چەتەی سیاسی هەیە کۆمەڵێ دەڵاڵی نەوت هەیە. ئەگەر هیچ شتێک پەیوەندی بە ناوی حکوومەت و بە ناوی دەمەزرا و بە ناوی دامەزراوەیەکی شەرعیوە نییە تاکو تۆ ئومێدیان لێ بخواز یاخود بتوێ داوای خێران لێ بکەیت. تۆ کاتە ئومێدی خێر لە کەسێکی کە لانی کەم چەردێک هیوای تابێت چەردێک شتی باشی بۆ خۆی بۆ گەلەکەی هەبێت. وەکو گەنج تا چەند گەشتبینی بە حکوومەتی نوێ؟ هیچ گەشتبین نیم پێی لەبەرەوەی هەر ئەو دەموچاوانە کە پێشتر لە سیاسەتا بوون لە نێو سیاسەتا بوون هەر ئەوانشن کە ناتوانین هیچ شتێک بۆ کوردستان بکەن چکە گەر بیان توانە پێشتریان کرد. ئەوەی کە بینیمان سەرگۆزیرای نوێ ئەو کارڕابەی حکوومەتی هەرێم بۆ 4 ساڵی داهاتوو پێیەتی جیاوازترە لەوانە زۆر تەوەری زۆر باشی تەیە کە ئەگەر گرنگی پێ بدرێت بەس بۆ هێشتا گەنجان ئومێدیان نییە بۆی کە جیاواز من لەوانی دیکە. ئەوانی تریشکاتن هەموو کارنامەی جیاوازیان هەبوو هەمیان ئەڵێن ئێمە شتێکی جیاوازمان پێ بەڵام کە دێتە سەر ئەسڵی مەسەلەکە کە دێن دەسەڵات وەرەگرن هەر بەکۆوانی پێشترن. هەلی کار بۆ گەنجان تا چەند پێویستە حکوومەتی داهاتوو گرنگی پێ بدەن؟ لە ڕاستیەکەی ئێستا هیچ گەنج هیچ ئومێدێکی نییە پێویستە حکوومەت گرنگی زیاتری پێ بدە و من دڵنیاشم کە گرنگی پێ نادات ئەم دۆخە هەروامێنێتەوە تاوەکو ئەم دەسەڵات و ئەم کەسانی ئێستا هەن و ئەم دەموچاوانەی ئێستا هەن هەر بەم شێوامێنێتەوە. وڵی هەلی کار بەدەست حکوومەتە ئەتوانێت حکوومەت هەموو ئیش و کارێک بۆ هەموو هاوڵاتیەکدا مەزرێنێت بەڵام ئێستا ئێمە پێمان زۆرمان پێخۆشە کەم حکوومەتە ئاوا یەک بگرن و سەرکەوتوو بن. کەواتە وەکو خاوەنکارێک چۆن تۆ لە کارەکەی خۆت ئەتوانی هەلی کار بۆ گەنج بڕەخسێنی حکوومەت چۆن دامی تۆ بکات؟ وڵی حکوومەت تا ئێستا ئێمە من چەند جارێ ئێمە شوکارمان هەیە لە بازاڕە تا ئێستا حکوومەت دامی ئێمە نەکردو بەزام ژیانی خەڵک بەڵێ زۆر ناخۆشە بەس هەلی کار بڕەخسێنێ بۆ گەنجان زۆرمان پێخۆشە و حەزەکەین سەرکەوتویش بن بەوە سەرکەوتوترە بن ئینشاءڵڵا. بەڕای تۆ ئەگەر بازار ببوژێتەوە موچە بدرێت پارە بخرێتە بازارەوە تو ئەتوانی لە ئەو مەطعمەی خۆت کە باسی کرد هەلی کار بۆ چەند گەنجێ بڕەخسێنی؟ بەڵێ ئێسێش من تەلەبم لایە کە مەکتەبی تەواو کردو لام ئیشەکات تا ئێستا تاعین نەبووە پێم خۆشە کە تاعین کرد لە شوێنێک دامەزرێت. ئومێدت بە حکوومەتی تازە هەیە؟ ناوەڵە حکوومەت گواماوە لێرە هیچ سوودی نییە هات تەداخلی سیاسەتیشکەی نازای دوو پیشەکە پێێنن سارتەکەنەوە. بەڵام سەرۆگۆزیرانی نوێ باسی لەوە کردکەوە بەبێ جیاوازی خزمەتی هاوڵاتیەکرێ لەم کابینە تازای حکوومەت. یا تۆ خۆی تاقی کردوتە بامیش بێ خۆی تاقی کاتۆ بزای نەمیژە بێ بچی ئەم 4 ساڵە باوە بڕا بزای نەبێ بچی. بەڵام هەستەکەم
تۆ ئومێدت پێی نییە بە کابینێ تازە لەم وڵاتە هیچ کەسی ئومێدی پێ نییە بە هیچ سەرۆکە بە هیچ کاندیدە ینی بە هیچ شتێک باشە ئەگەر بێت و ئەم کابینێ جیاواز بێ لەوانی پێشوو پێت باشە گرنگی بە چ بوارێک زیاتر بدرێ کە زۆر پێویستە بۆ حکوومەتی هەرێم ئێستا وەڵی هەر وەکەوەی بڵێ بەس مەعاش باش ببێت ئیشوکاری هەر هەموویەکرێتەوە بەس مەعاش بدرێت کێشەیە نەو خەڵکە کێشەی کارەبایە بێ نەی شتێک بەڵام بەس مەعاش بدرێت هەموو شتێک چارەسەر باشە هەلی کار تا جەنگ گرنگە لەم حکوومەتە بۆ گەنجان بڕەخسەنێت هەلی کار وڵی ترەوەش کەوتۆتەوە سەر گەنجان خۆیان ئەوی تر دەرچوون و هینە مەحەد و پەیمانگەشتەکانی خود دامەزاندن نییە ینی بڵێن لەم وڵاتە من هەرۆنەی لێ تێگەیشتوم هیچ شتێ سوودی نیە بەڕاستی ئەم کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە تازە دروست بووە بە کابینێکی زۆر سەرکەوتوو من لێ ڕوانم چکە ئەو کەسانی کە لەم کابینە وەزیرەکانی کە لەم کابینەیان کەسانی شایستە ئەو شوێنن کە ئێستا تایەن زۆر باشە پێت باشە گرنگی بە چ بوارێک بدرێ لە ئێستاە کە زۆر پێویستە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیاتر پەرە بدرێ بە بواری هەڵی رەخساندنی کار بۆ گەنجان چکە لەبەری لەم کاتی ئێستادا لەم 4 ساڵی پێشوو کە ڕۆژ زۆرترین دەرفەت کە هەبوو لەبەر گەنجانە نیانتوانین لەبەری دەرماڵێ نەبوو بتوانین کارەکانی پێوە بەڕێبەرن پێت وایە ئەو ڕێژەی کە لەم 4 ساڵی ڕابردووە لە گەنجان وڵاتیان جێشت بەهۆی نەبوونی هەلی کارەوە بووە لە تقریبان لە 180 لەوانەیە بەبوونی ئەوە بووبێت یاخود بێ ئەمەلی گەنجان و بێورەی گەنجانی خۆمان لەم کاتەیە چکە لەبەر ئەوەی کە نان ئەزانی وەزعەکە بەرەو باشتر ڕوا یاخود بەرەو خراپتر ڕوا بەڵام من ئومێدەوارم بۆم کابینێ وانەمێنێت کەواتە پێت وایە هەلی کار لە هەمووی گرنگترە لەم کابینەیە گرنگی پێ باکیدی تا چەند گەشتبینی بە کابینەی تازای حکوومەت وڵی هیوایەکمان پێ هەیە زۆریش لەسەر دەستی کاک مەسرور بارزانی بێت هیوایەکمان پێ هیتر نازانین تا چەند شکام وڵاتە خۆدانزان سیقەی نییە بەی شێوازێ پشتیوان بەخوا ئینشاءڵڵا پێت وایە جیاوازیەک هەیە نێوانم کابینەیە لەگەڵ کابینەکەیان زۆر جیاوازیە بێت پشتیوان بەخوای تر هیوایەکمان پێ هەیە نازانین تا چەند بەڕای تۆ وەکو گەنج گرنگی بە چ بابەتێک زیاتر بدرێ لەم کابینە تازایە بودجێ بە تایبەتی بودجێ ڕێکەنەوە نیوموچە نەمێنێت و سێڕابە موچ و ئەم شتانە نەمێنێت وەکو گەنج شتێکی سەرەکی ینی نەمێنێت بەڵێ باشە وەکو گەنج تا چەند پێت گرنگە گرنگی بە هەلی کار بدرێ بۆ گەنجان زۆر گرنگال حەلم سەوڵەت لەسەر و تاخوارە بیگرە هەزارها گەنجەی لە بێ ئیشیا دانیشتووە ئیشی نییە کاری نییە زۆرەها برادری خۆمان هەیە ینی تۆ من هەمومان شاهادەی هەیە لە ماوە دانیشتووە ئیشی نییە لەو بازارە ڕۆژتایوارە خەڵک بێتاقەتە لە بێکاریە کرێ دوکانی پێ نادرێت بازاری نییە ئیشی نییە ئەوە زۆر گرنگە بە تایبەتی هەلی کار بۆ گەنجان بڕەخسێن لە کۆمپانیا بێ لە شوێنەکان هەر ئێستا ئەچیتە هەر شوێنە لەی بە زمانی ئینگلیزی و عەرەبی بزانانی تۆ وڵاتی خۆتە ئێسمان بەم زمانە نییە مە یەک دۆمیشیان هیچ شتێک نەماوە بۆ گەنجانی هەموو گەنجەکان بێئەمەل بوون ئەوەی کە لێرەشە پارەی پێ نییە بڕاو بۆ ئەوروپا هیوایەک نەماوە بۆ گەنج پێت وایە گەر هەلی کار بڕەخسێنرێت هیوا بۆ گەنجانەگەڕێتەوە طبعاً ئەگەر کار هەبێت بتوانی خۆتی بێ مەشغوڵکەی بی لە یەشتی خراپ ناکەیت و بی لە ڕۆشتن بە ئەوروپا ناکەی وڵاتەکەی خۆتە خۆشەوە و ئەتوانی کارکەیت و لەسەر پێی خۆ بۆسی بەڵام ئەمانە ئەمەلێکیان نەیەشتووە تر ئەمەلێکمان هەیە بە مەشیان داگەن ئەمیش تاقیگەنەوە وانی تر زاگەنش ئەمیش تا چەند ڕاستە بێت ئەزان وەکو ئەم گەنجە بەڕێزە بینن باز لەوە کات کە ئەو گەنجانی کە پێشتر بەهۆی نالەباری حکوومەتی هەرێمەوە نەیانتوانیوە تەحمولی ئەو حاڵەتە بکەن کە لە ڕابردووە هەبووە وڵاتیان جێهێشتووە گەشتبینە بۆی ئەم حکوومەتە بتوانێت بە جۆرێک سیاست بکە بە جۆرێک حکوومەتداری بکە کە گەنجەکان جارێکی تر ئومێدیان بۆ بگەڕێتەوە و لە ناو وڵاتی خۆیانە لە ناو هەرێمی کوردستانە بتوان هەلی کاریان دەست بکەوێت تاوەکو وڵاتەکەی خۆیان جێنەهێڵ تا چەند ئومێدت هەیە ئەم کابینەی حکوومەتی هەرێم جیاوازتر لەوانی تر بێ بۆ خزمەتکردی هاوڵات هیچ ئومێدێکم پێی نییە هیوادارم قسەکان ئەم جارە کردەوە بێ قسە لێ بچکە لە مناڵیمەوە تا یاسار وعدە بیسم هەلی کار ڕەنگە بۆ 22 کەس ڕەخسێنرابێک ئەوانی بوون بە وەزیر تۆ خۆی تاقیق لۆ بامیش بێ خۆی تاقی کاتۆ بزانین نەمیژە بێ بچی وەڵام ئینشەڵا ئومێدەوارم کە شتێکی باشتر بکەن لەوانەیە هەندێکی توانن فێر بن لە هەڵەکانی ڕابردووە لەوانەیە
کابینەکانی کە ئەگە مێژووی کابینەکانی کە لەلایەن بێت هەمووی بتوانن ئەو هەڵانە استراتیژیانە کە بتوانن دەستنیشان بکەن ئەوان بتوانن بە شێوازێکی باشتر ئیش لەسەرەوە بکەن. باشە پێت باشە حکوومەتی نوێ زیاتر گرنگی بە چ بوارێک بدات کە پێویستە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان؟ وڵی من بەڕێی من یەکەم هەنگاویا یەکەم خاڵ ئەوەیە بێ شەفاف بێت لە هەموو وارەکانە بە تایبەت لە بوارە ئابوووریەکانە اینجا زیاتر هەوڵ بین کە پشت بە خۆمان بەستین لە بواری کشت و کاڵە لە بواری بازرگانیە لە بواری پیشەسازیە. بەپی ئەوەی زۆربەی لایەنەکان لە کاتی بانگەشەی هەڵبژاردن باسییان لە ڕەخساندنی هەلی کارە کرد بۆ گەنجان پێت وایە ئەم حکوومەتە توانێت هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنێت؟ والله ئەگە بتوانین بە شێوازی موسساتیە بە شێوازێکی سیستماتیکی ئیش بکەن پێم وایە ئەتوانین چکە لەبەرەوە ئیسە زۆر ئەگە تەنسیقێک هەبێت لە نێوانی کەرتی تایبەتە لەگەڵ کەرتی گشتیە کەرتی حکومیە ئەتوانن پێم وایە ئەتوانن خزمەتی باشتر بکەن لەبەرەوە پێم وایە زۆر کەسێ مەسەن دوو ئیشیشی هەیە هەم لە کەرتی حکوومەت ئیشەکان لە کەرتی تایبەت هەیە گەنجیش وە هەیە ئیشێکی نییە ئەگە بتوانن ئەو تەنسیقە بکەن پێم وایە فرسە زۆرە. وڵی وستاز منە بخۆم هیچ کاتێک چاوەڕێی حکوومەتم نەکردوایە تەسەوڕ ناکەم حکوومەت گۆرانکاری دروستکە بەڵام حکوومەت هەمیشە پەیوەندی هەیە بە کۆی بابەتەکانی ژیانی ئێمە بۆ نمونە ئێستا ئەگەر موچە نەدرێ و بودجە نەبێت ئێمە ناتوانین بازاڕەکانمان ببوژێتەوە ئەنی ڕەبتە بۆ هەموو ژیانمان. ئەشی تێگەم لە هەموو حاڵەتێکا زۆر گەشتی لەمەرە بەرحکومەتی ئەمسار و گۆڕانکارەکانی ژانی بەرچاون ئێستا هەر سێری بازاری کوردستان لە ڕووی تیجاری و ئەم ساڵ و پار بکەیت جیاوازێکی سوورەبین ئەشیدم کە لەوەی ساڵێکی دەم ساڵیش باشترە بێت. پێت باشە حکوومەتی نوێ گرنگی بە چ بوارێک بدا کە زۆر زەرورە لە ئێستاە بۆ هاوڵاتیان؟ گەنج و بازرگانی. بەڵێ هاتە هەلی کار ئەوەی کە زۆرێک لە حیزبەکان بانگەشیان بۆ بەڵێ ڕەخساندنی هەلی کار ئەو باشترین شتەکە لەسەر حکوومەت بکە یان پەربەدان بەلایانی داهێنانی گەنج زۆر گەنجمان هەیە کە داهێنانی زانستی و بازرگانیش کە لای ئێمە پێ نەدراوە ئەتوانین باشە تۆکو و گەنج ئومێدت بە حکوومەتی تازە هەیە؟ ئومێدەکە ئەگەڕێتەوە بۆ حکوومەتەکانی پێشتر کە یەک لە دوای یەکگاتون هەر یەکە و گۆڕانکاریشی کردووە بەڵام هی حکوومەتی 4 ساڵی ڕابردوو هیچ گۆڕانکاریێکمان نەبینی هیواداری نەم بۆ ئەم 4 ساڵی کە یەتە بەردەمان گۆڕانکاریشی تازە بکرێت ئێستا بێت دەستکەنە ملی یەک و بە برایانە کار بکەن بەڕاستی. باشە پێت باشە گرنگی بە چ بوارێک بدێ لە کابینەی تازای حکوومەتە؟ بەڕاستی من حەزەکەم وەکو حەزنا وەکو داواکاری داوا لە حکوومەتەکەین کە باغ بدرێ بە گەنجان بە لاوان چکە لاوانێکی زۆرمانەیە کە هەلی کاریان نییە بەڕاستی هەیە داهێنان و فکری جوانی پێ ئەوێ ئەم کۆمەڵگای بەرەو پێشەوە بەرێ خەڵکمانێ لە دەرەوە گەڕاوەتەوە فکری جوانی هەیە ئەوێ داهێنان لە وڵاتە بکاو کە چەند گەنجێک سوودمەند بێ لێی بەڵام حکوومەت ئەبێ بیلەوە بکاتەوە کە دەستی ئەوانە بگرێ و ئەوانە بخاتە سەر کار زائیدەن کۆمپانیەکانی سلێمانی بوژێنێتەوە بەڕاستی سلێمانی پێشتر هەرچی محافەزەکانی عێراق بوو چاویان لە سلێمانیە کردویان و سلێمانی بۆ بە دووبەی بەڵام ئێستا بەداخەوە بەوەی چەند کۆمەڵی کێشەیەک لە ناوخۆ کێشەی سیاسیە بەڕاستی کە سلێمانی هەنگاوێکی هێناوەتە دواوە بەڵام ئەوەیە خەڵکەکەی خۆی لە ناو خۆیان زۆر یەکگرتوون ئێمە وازە لایەنە سیاسیەکان بێنی بەڵام خەڵکی احتیادی بەڕاستی زۆر بایەق بە سلێمانیان سلێمانیان خۆشەیە ئەمەش داوا ئەگەین وەکو پارێزگای سلێمانی وەکو محافەزەی سلێمانی کە گۆڕانکاری تیا بکرێت کۆمپانیەکان زیینوم کرێتەوە ئەوانی دەرەوەی کە لە هەولێرن چون بۆ هەولێر کارەکەن کۆمپانیەکان بێن و ناو سلێمانی هەلی کار بە کوردەکانی ناو سلێمانی درێ بەلاوەکان بدرێ وازدا عەرەب و لە خەڵکی بێگانە و ئێرانی بێنرێ بەڕاستی خەڵکی دەرەوە زۆر هاتوون کە جێگای گەنجەکانیان گرتوتەوە لێرە بەڵام لێرە گەنجێکی زۆرەیە کە ئێستا ئەیانێ داهێنانێ بکەن گۆڕانکاریە بکەن لە کۆمپانیەکانە مەجالیان نایەن. ڕاستی جێ سیخەنی مەخۆ هەر وەک کابینەکانی پێشترە بێت گەژمین نیت بەت ئاواتەخوازی خزمەت بکە ناوەڵا هیچ گەژمین نیم پێ ئەگەر بێت و ئەم حکوومەتە جیاوازتر بێت پێت باشە گرنگی بە چ بوارێک بدرێ زیاتر؟ وەڵا عادەتەنی سێمەوە گەنجە بۆ نەخوێندمان تەواو کردە گرنگی بۆ بدرێت تەعین بکرێن نامەزراندن بکرێت هەلی کار بە تاکی هەلی کار بۆ وانەی مەحەد و جامعیان تەواو کردووە دایان مەزرێن. باشە زۆرێک لە لایەنەکان لە کاتی بانگەشەی هەڵبژاردن باسییان لەوە کرد هەلی کار بۆ گەنجانە ڕەخسێنن پێت وایە ئەمانە توان هەلی کارەکە بڕخسێن بۆ گەنجان؟ زۆر متوانم پیانێ نەوەڵە تەنها قسە و بانگەشەی وەک کاتی هەڵبژاردنەکەن وەکو گەنج پێت باشە هەرێمی کوردستان حکوومەت گرنگی بەچی بدا باشە؟
هیوادارم ئەم حکومەتە تازەی کە دامەزراوە زیاتر هەلێکی کاربا بە گەنجان چونکە بەڕاستی لەم وڵاتی ئێمە گەنجێکی زۆر بێئومێد بوونە لە ژیان بەڕاستی خەڵکێکی زۆر چوونەتە دەرەوە لەبەر بێکاری و بێئیشی ئەگەر هەلی کار بڕەخسێنن بۆ گەنجان کارێکی باشترەکەن ئەگەر ئەو کارە نەکەن بێگومان ئەبێ چاڕوانی ئەنجامی چاڕوان نەکراون ناچە خۆپیشاندانی سەرداسەری ڕووبا و بە کۆتایی ئەوانە کۆتاییان پێبێت کە چەندێکە حکومت بەڕێوە بن بە شێوازێکی خراپ ئەگەر هەلی کار نەڕەخسێنن بۆ گەنجان چونکە خەڵک بەڕاستی زۆر لە ئێستا بێ ئیش و بێ هیوایە ئومێ دەکەی یان با بڵێن پێشبینیەکەی حکومت بتوانێت هەلی کار بڕەخسێنێ و حکومەتێکی چاکتر بێ لەوان دیکە وڵی ئومێدەوارم ئەم حکوومەتە هەری کار بڕەخسێنێ بۆ گەنجان چونکە بەڕاستی خەڵک زۆر لە ئێستا بێ ئیش و بێکار و بێ هیوا بووە یعنی لە هەموو حیزبەکان بێ هیوا بوو ئومێدەوارم کارێکی وا بکەن ئەو خەڵکە هیوا باتەوە بە ژیان لەبەرەوەی خەڵکێکی زۆر ئەم وڵاتی بەجێڵاوە بەتایبەتی لە سا هەفتای گەنجانی ئەم وڵاتە هەمی وڵاتیان بەجێڵاوە چوونەدە دەرەوە و خەڵک ئومێدی بە ژیان نەماوە هیوادارم هەلی کار بڕەخسێن بۆ گەنجان ئەزیان ئەوەی کە بینیتان ڕاوسەرنجی گەنجان بوو زۆرێکیان باسییان لەوە کرد کە ئومێدیان نییە حکوومەتە جیاوازتر بێ لەوە دیکە لەبەرەوەی لەسەر ئەساسی حیزبایەتی ئەو کەسانیان وەرگتووە کە بوونەتە پێکێنەری حکوومەتەکە بەڵام ئاواتە خواز بوون هیواخواز بوون کەەوە پێشبینیەکەیان ڕاز نەبێ بەڵکو حکوومەتێک پێ بتوانێت خزمەتی هاوڵاتی بکە زیاتر گرنگی بە هەلی کار بدرێ وەکو لە بانگەشەی هەڵبژاردنە لایەنەکان باسییان نەکرد کاندیدەکان کردبوویانە شعاری خۆیان کەەوە هەلی کار بۆ گەنجانە ڕەخسێنن زۆر گرنگە گرنگی بەو حاڵەتە بدرێت کە ئەو گەنجانی کە لە ناو هەرێمی کوردستانان هەلی کاریان بۆ بڕەخسێنرێت تاوەکو ئومێدیان بە حکوومەت و بە وڵاتەکەی خۆیان هەبێت ئێمەش ئاواتە خوازین حکوومەتی ئەم جارە جیاوازتر لەوان دیکە باشتر و چاکتر خزمەتی هاوڵاتیان بکە و بە تایبەتتریش گەنجانی هەرێمی کوردستان پامی ئەم جارەمان پێشکەشکردندا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ